ئاماژەم پێکرد سێ هونەرمەندی شێوەکار لە باشووری کوردستان بەشداریان کردو لە یەکێک لە سیمپۆزیۆمە شێوەکارەکان کە لە سەربیا بەڕێوەچۆ زیاتر لە هەشوڵاتیدا بەشداریان کردو ئەمانیش وەک کورت لێ بەشداریان کردو. من بەڕێز کاک محەممەد فەتاحم لایەکە شێوەکار و بەشدار بووی سیمپۆزیۆمەکەیە هەرچەند ئەم یەکەم جاری نییە و چەند جاری تریش بەشداریە و جۆرە کارانەی کردووە، بەڵام سەرەتا و دەستپێک بۆ دەستپێکم لەگەڵە کە تا چەند گرنگە ئەم سیمپۆزیۆمانە هەبنەوە شێوەکارانی کورتیدا بەشداری بکەن لە هەر وڵاتێکی جیهان بێ و دروستکردنیان پردە پەیوەندی لە نێوان وڵاتانی جیهان و کاریگەری لەسەر شێوازی هوەری شێوەکاری کوردی چیە بێت. بەخێر بێ کاک محەممەد، سپاس سپاس بۆ تۆ بەخێر بێی. بەر لە هەموو شتێک گرنگی ئەم بابەتانە لە چی بینی تو؟ هەرچەندە تۆ پێشتر بەشداری زۆر پێشەنگاشت کردو، زۆر سیمپۆزیۆمی ترت کرد و چەندین شێوەکارانی تریش ڕۆشتون لە وڵاتانی تر ئەم پردە پەیوەندێتان دروست کردووە. لە ئێستا گرنگی ئەم بابەتانە چییە بۆ هونەرمەندانی کورد؟ هونەرمەندی کورد دەبێت چای بکرێتەوە لەسەر هونەری جیهانی. سیمپۆزیۆم ئەو چالاکیەیە کە کۆمەڵێک با بڵین تەکنیک و کۆمەڵێک ئایدیای نوێ لە شوێنێکا کۆ دەبێتەوە. ئەو هونەرمەندەی کە بەشدار دەبێت لەو مەحفەلەیە بەرکەوتەی ئەبێت لەگەڵ چەندین بیکردنەوەی تر بۆ هونەری هاوچەرخ لە ڕووی تەکنیکەوە، لە ڕووی بۆچوونەوە، لە ڕووی کارکردن لەگەڵ ئەو خامەی کە هەیە. بۆیە ئەمڕۆ پێویستە هونەرمەندانی کورد ئەو جۆرە سیمپۆزیۆمانە ببینن. بە تایبەتی ئەمە سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتیە لەسەر ئاستی جیهان ناوی هەیە، سیمپۆزیۆمی سربیا. زۆر باشە. ئەو هونەرە هاوچەرخە تا ئێستا لە لای ئێمەی کورد هەیە و بوونی هەیە و کاری لەسەرەکری یان پێویستمان بەوەیە کە بەشداری و سیمپۆزیۆمانە بکرێ بووی بتوان تەکنیکەکان باشتر وەربگرن بۆ ئەمە ئەکەوێتە سەر هونەرمەندەکە خۆی. ئەگەر ئەو هونەرمەندە بەردەوام بێت لە متابعە، بەردەوام بێت لە خوێندنەوە، بەردەوام بێت لەوەی کە شت ببینیە و ممارەسەی پراکتیکی هونەرەکەی بکە، ئەو ئەتوانێت پێی بە نهێنیەکانی هونەری هاوچەرخ بایان یان بچێتە ئەو قۆناغەوە یان ئیشی تیا بکە. بەڵام بەداخەوەی ئمە هونەرمەندمان هەیە لە شوێنی خوا چەق بەسووە تەنها کاری پراکتیک ئەکا ئەگەر کارێ دوان مەسەلەن نییە بکات ئەکەوتە شانازیکردن بەو کارەوە. نەخێر، هونەرمەند هەتا دوا ساتەکانی ژیانی ئەبێ لە کارکردندا بێ، ئەبێ لە گەڕاندا بێ، ئەبێ ئستفادە لە بۆچوونی بەرامبەرەکەی بکات. بە تایبەت کە تۆ چتە وڵاتێکەوە کۆمەڵێک خەڵکیکە لە هەموو وڵاتانی دنیاوە هاتوون، کۆمەڵێک ئەفکاری تازیان پێوتووە بێ بکەوتە ئاڵوگۆڕی بیرروڕاکان لە سەبارەت بە هونەر. ئەوەی ئەدگەێنێتەوەی کە شتی تازە بەرهەم بهێنیت و پێشانی جەماوەری بێت. زۆر باشە. کاک محەممەد، کە باس ئەکرێت لەسەر هونەری ڕیالیزم، ئەزانی کە واقع و بە شێوازێکی جوان وێنە کێشریان ئەبستراکتمانی بە پێ قوتابخان و شێوازانی کە گۆڕانکاری بەسەراتەوە. هاوچەرخ چ گۆڕانکاریشی دروست کردو لە دروستکردنی تابلو وێنەیە؟ ئەمڕۆ ڕۆژگارێکی زۆر جیاوازە بۆ هونەری شێوەکاری. هونەر ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردادێت. هەندێک جار هونەر لەو خامە و لەو فڵچەوبۆیی کە هەیە دەرئەچێت. بۆ نمونە هونەرێک هەیە مەسەلەن تۆ پردێک ئەهێنە دایە پۆشێ بە قوماشێک و بە حەبل ئەی ئاڵێنێت و بەڵام ئەمە چ تەقاڵبی هونەرە و هونەری ڤیرچوال ئارت هەیە، هونەری ڤیدیۆ هەیە، هونەری کۆنسیپچوال ئارت هەیە. ئەمانە هەمووی یعنی چونەتە خۆناغێک کە هەمووی هونەرە، هەمووی جوانی خۆی هەیە و ساتیکای خۆی هەیە. بەڵام هەندێک هەیە پەیوەستە بەو هونەرەکە هونەرێکی واقعیە یان هونەرێکی با بڵین خوێندراوە منهەجە لەو شوێنانەیە لەگەڵ ئەوەیە ئەژیسە. بۆ نمونە ئێمە لە سربیا کۆمەڵێک تەکنیکی زۆر لە کارەکانە هەبوو، لەوانە هونەرمەند هەبوو بە واقعی ئیشانە کرد. لا یەزال ئەو بیکردنەوەیان هەیە کە جوانی لە واقعە، جوانی لە سروشتە، جوانی لەو مۆدێلەیە کە ئەنەتۆمیەکەی دیراسەکە کە نسبەتەکان لە شوێنی خۆیادان. بە پێی وێنەکەش دیارە هەر لە سروشتە کارەکەتان کردو، سیمپۆزیۆمەکەتان کردو؟ نەخێر، ئەمە چەندین بەرگە بوو. یەکێک لەوانە بەرگەی کارکردن لە سروشت بوو، یەکێکتریان کاری ستایلە. ستایل تۆ ئەو ستایلێکە خۆت مەسەلەن باوەڕت پێ هەیە یان بەردەوامی تایە یان تۆ ناوبانگی پێدەرکردو لە کاری هونەریدا لەوای کارەکەی. ئێمە جگەل لەمە چەندین بڕگەی تر دانرا بوو بۆ سەردانی ئەو مەسەلەن بۆ نمونە سەردانی
قوتابخانەی سەتاییمان کرد لەگەڵ منەڵانە کارمان کردووە سەردانی چەندین مۆزەی معاسری ئەو وڵاتە کراوە بۆ ئەوەی بتوانانی مەسەرەن واقعی حاڵی هوەری شێوەکاری لێوای ببینیت ئەم کۆنداکتانە چۆن دروستەکەن لەسەر ئاستی کەسی خۆتانە و ئاشنابوونتانە بۆ هونەرمەندانە یاخود لەسەر ئاستی کردی گشتیە زۆر گرنگە لە دنیای هوەری شێوەکاری هەموو هوەرەکان تۆ بتانی ڕایەڵەیەک دروستکەی شەبەکەیەک دروستکەی بۆ ئەوەی پەیوەندیت هەبێت هوەر هەر ئەوە نیە تۆ لە چوارچێوەیەکە کاری خۆت بکەیت و لە معرەزێکە مەسەرەن لە هۆڵەکە لە سلێمانی یان لە کوردستانە نمایش بکەیت ئەم ڕایەڵە ئێمە دەمێکە خەریکین و پەیوەندێکی زۆر باشمان دروست کردووە بەڕاستی من هونەرمەند ساڵح نەجار سامان ئەوە بەکرد کە ڕۆشتون بۆ ئەوەی هەڵبەتە ئێمە چەندین پەیوەندی فراوانمان هەیە من پێشتر لەگەڵ ئەو ڕێکخراوەیە کە ڕێکخراوی چاوی ئەوروپای پێوترێ کە بەڕێز سینزانە میلۆسۆفیت شێ سەپەرشتیەکەات هەڵبەتە من دەورەیش کەمان بینیوە لە سربیا بۆیە ئەوان تەماحەن لەوایە هەبوو کە جارێکی کە ئێمە داوتکەنەوە و چینەوە بۆ ئەوێ بەڵام ئەم جارە بە میوانداری کۆمەڵێکی تر لە هونەرمەندانی جیهان کە ئەو کەسانە نەبوون کە پێشتر لەو نابینی بوومان زۆر باشە سیمپۆزیۆمەکە گەیشت بە چی لەوێ هەرتە ناوەکو فێرکاری خوێندن بوو یاخود کران بە پێشنگا کارەکان و نمایش کران بەڵێ لە کۆتای با بڵین سیمپۆزیۆمەکە ئەو بەرهەمانی کە کرابوون بەدەست پەنجەی ئەو هونەرمەندانی کە بەشدار بوون کرا بە پێشانگە لە مۆزەخانەی رووسی لە بەلگراد کە جەماوەرێکی باش ئامادە بوو بڕوانامەی شایی سەدرا بە هەموو بەشداربووان لەو پێشانگایەدا ئەمە هەڵبەتە بەردەوامی تری هەیە احتیمالە چەندین گۆڕانکاری تر هەبێت بەڵام بەهۆی ئەوەی کە کۆڕۆنا هەبوو ئەمساڵ منهەجەکە کەمتر با بڵێن لە هەفتەیەکە لە 8 ڕۆژە چڕیان کردەوە پێشتر ئێمە کە بەشداریمان کردووە 21 ڕۆژ ماوینەتەوە بۆ ئەوی ئەو کارانە بکەین زۆر باشە چی لێکەن لە کوردستان ینی ئەمە ئێوەش ئەیکەنەوە بە سیمپۆزیۆمێک بۆ هونەرمەندانی کوردیان ئەوانە هێنەوە بۆ ئێرە وەکو سیمپۆزیۆمێک جارێک تێکاری لەسەر کۆنەوە بۆ سوودگەیاندن بە شێوەکارانی کورد بەڵێ ئێمە تقریبان قسەیەکمان لەگەڵ ئەوانە کرد دانیشتێکمان کرد لەگەڵیانە وەکو نیمچە پرۆتۆکۆلێک بەڕاستی بۆ داهاتوو بتوانین سیمپۆزیۆمێکی لەو شێوە نێودەوڵەتیە لە سلێمانی ساز بکەین بەوەی کە داوەتی کۆمەڵێک لە هونەرمەندانی جیهان بکەین توانین بیان هێنە شاری سلێمانیەوە بتوانین وەکو ئەوان ئەگەر هیچ نەبێ وەکو ئەوانیش نەبێ شتێک لەوان بچێت ئێمە بتوانین خزمەتیان بکەین و ئەو بەرهەمە جۆرانەی هونەرمەندانی جیهان لە سلێمانی نمایش بکرێت ئێوە کە ڕۆشتن پێداویستەکانتان بۆ دابین کرابوو بەسپاسەوە بەڕێز کاک دکتۆر هەڤاڵ هاوکاری کاک سامان و کاک ساڵحی کردبوو کارێکی زۆر باش بوو ئەمە بە سپاسەوە سپاسیان نەکەین ئەیە گەرەوان بێن بۆ ئێرە چۆن هاری کاریکردن هەڵبەتە ئەو کاتەش ئێمە گەڕین بۆ سپۆنسەر ئەگەر هەبێت بتوانین چکەوە ڕووی گەشی ئەو وڵاتە پیشان ئەیات پێویستە لەسەر هەموو ئەو دەستگا و جونگە ڕۆشنبیری و هونەریانە هاوکاری ئەم جۆرە چالاکیانە بن ئەم جۆرە هونەرە هەر بە هەمان شێوی شێوەکارانی تر هەر ئەو قەڵەم و فڵچە و ئەوەیە یان سینی تایبەتی خۆیەیە نا هەر هەمان ماتریال و شتە بەکارێ بەڵێ کەسەکان هەر هەمان ماتریالە بەڵام پێشتر پێت ئەڵێ کە تۆ ئەگەر کارێکی تایبەتی خۆتت هەیە ستایلی تایبەتت خۆتت هەیە ئەتوانی هێزەکانی خۆت بێنیت مەسەن بۆ نمونە هونەرمەندمان لەگەڵا بوو میتاڵی بەکار ئێهێنا معدەنی بەکار ئێهێنا لە ناو لەو حەکانیە ئەو شتی خۆی ئەهێنە مەسەلەن هونەرمەندی کە هەیە هەنێ تێکسشەر مەسەلەن ساڵح نەجار کە لەگەڵ ما بووە ئەو شێوازی کارکردنی جیاوازە بەوەی کە هەندێک تەکنیکی تازە مەسەلەن بەکارێن لە ئیشەکانە لەگەڵ خوای هێنابووی لەوێ نمایشێ کرد واتە هونەرمەند سەربەستە لەوەی کە چۆن سایڵەکەی خۆی پیشان بدات بە ڕەنگیش بەڵێ بە ڕەنگ بە ستایل بە قەبارە خەبارەکانی جیاوازە هەرێکە و قەبارەی تابلۆکانی خۆی هەڵەبژێرێت یەک تابلۆتان کرد لەوێ یان چەند تابلۆیە من 4 تابلۆم کرد کاک سامان و کاک ساڵحی شێکی 4 تابلۆیان کردووە زۆر باشە هیچ پرۆژێکی ترتانەیە لە ئایندایشی لەسەر بکەنیان ئەرزێ گرنگی بەمایان جارێ منۆکو خۆم ئاماداکەم بۆ پێشانگایکی تایبەتیم لە مانگی 11 دەیکەمەوە هەڵبەتە کاک سامان و کاک ساڵحیش هەمان شت بەڵام ئێستا لە خولیای ئەویان کە دیراسی ئەوە بکەین کە چۆن بتوانین بۆ ساڵی داهاتوو لە بەهاری ساڵی داهاتووە ئەو سیمپۆزیۆمە نێودەوڵەتیە ڕێکخین هونەرمەندانی کورد زۆری بەشداریەکەن یان دەستنیشانەکرێن بەڵێ حتمما دەستنیشان ئەکرێت چونکە ئەوانیش کە خەڵک بانگێشتەکەن هەڵبەتە سیڤی زۆربەی هونەرمەندانیان لایە
بەڵام مەبەستیانە مەسەرن لە دوای تەتەڵەی ناوەکان ئەو هونەرمەندان هەڵبژێنن کە ئەتوان نوێنەری وڵاتەکانیان بن. دەست خۆش بێ سپاس بە بەشداریکردن